دەبی ئینسان واقع بین بی، یعنی مەسەلەن داوای ئامانجێک یاخۆت شتێک نەکە شایانی دەست پێ ڕاگەیشتن نەبی. زۆر گرینگە هەر شتێک کە داوای دەکەیت لە واقعی و لە واقع نزیک بیت، نەک لە دنیای خەیاڵات دابی، چونکە لە دنیای خەیاڵاتدا ئەتو ناگەی هەموو ئەو شتانەی کە بتەوێ بەدەستی بینی. ئەو جەگەر پەلە نەکە ئێستا لە کۆتایی نزیک ببینەوە دەرفەتان پێدەم هەمووتان سەرنج و تێبینی خۆتان بڵێ باش نییە. ئێستا باسی ئەو خاڵەمان کرد گوتمان دەبی ئینسان واقع بین بی، یعنی شتێک داوا دەکەی شایانی دەست پێ ڕاگەیشتن بی، نەک لە دنیا خەیاڵاتەوە با بڵێن داوای شت بکەیت. ئەو ئامانجەی داوای دەکەی، چونکە زۆر جارە تو ئامانجێک داوا دەکەی یان شتێک داوا دەکەی شتەکە مەحاڵە، مەحاڵیەکە لە چییە؟ لەوەی کە یعنی بامەدان بەوەی دابنێ خۆ مشتێک مەرز نییە تو بەدەستی بینی، باش نییە؟ دەبێت تو ئەو شتەی داوا دەکەی واقع بی، شایانی دەست پێ ڕاگەیشتن بی، ئەجینا کاتێکی زۆرت لێ بە فڕۆ دەڕوا لەو حاڵەتە. خاڵەکی دیکە ئەمە دەتوانین باسی بکەین کە بۆی ئینسان ناومێد نەبی، ئەوەیە کە قەناعەت بکە، قەناعەت بە خودی خۆی بکە، ڕازی بی بەو بەشەی کە خۆی هەیەی. زۆر جار ئینسانێکمان هەیە چ دەکا؟ دەچی خۆی بەراورد دەکە بە کەسانی دیکە، خۆی دەچی لە کۆمەڵی خاڵ دەدۆستەوە لەو خاڵانە خۆی بەراورد دەکا. واتە وەختەکە تو دەچی لەگەڵ ئینسانێکی دیکە دەچی سەردانی ماڵێک دەکەی، تەماشا دەکەی ماڵێکی کەشخەیان هەیە، سیارێکی بەرزی هەیە و چوزانم کۆمەڵی دکتۆرای هەیە، هەر شتێکی دیکە لە بوارەکانی ژیان دەچێت و خۆت مقارنە دەکەی لە کام خاڵ لاوازی لەوان دەچی خۆت مقارنە دەکەی، خۆت بەراورد دەکەی. قەناعەتت بەو بەشەی خۆت نییە کە خوای گەورە پێداوی. جا بۆیە زۆر جار دەبتە هۆی ناومێدبوونی ئینسان. ئینسان وا باشە ئەوە نەبیتن کە بچی خۆی لە هەموو شتێکی باش و خراپدا خۆی بەراورد بکە، نە بڕۆ خۆت لەو خاڵانە بەراورد بکە کە تو تێیدا بەهێزی، کە ئەو نیتی ئەتو هەتە، باش نییە؟ چونکە ئەگەر قەناعەتت بۆ دروست نەبی بڕواتە بی دائما ناومێدی، دائما متەشائیمی، دائما هەست دەکەی کە کەم و کوڕیت هەیە، هەست دەکەی ئەوەیە. بەڵام هەتا لە ڕوخساردا، یعنی ڕوخسارێک کە ئینسان خوای گەورە پێبەخشیە، ئیتر دەبی ڕازی بی بەو بەشەی کە خوای گەورە بە توویدایە، متمانەت بە خۆتەبی، باوەڕت بە خۆتەبی، باوەڕت بە شکل و شێوەی خۆتەبی، چونکە لەو دنیاەدا دوو کەس دەبی لێت ڕازی بی، یەکەمیان بە دەرەجەیەک خۆت، دۆمیان خوا. بۆ یەکەم زار خۆت، لەبەرەوەی هەر کاتێک ئینسان لە خۆی ڕازی بوو بەو شکل و شێوەی کە هەیە، درێژی، کورتە باڵای، قەڵەوی، لاوازی، هەر جۆرێکی کە هەی، ئەگەر بۆ خۆت لە خۆت ڕازی بووی خوای گەورەش لێت ڕازیە. باشە؟ خوای گەورەش چونکە لەبەرەوەی خوای گەورە توی دروست کردیە، وەختێکە تو بە دروستکرای خوای گەورە ڕازی، خوش لێت ڕازیە.